شكرا قوي درتي. گۆنا محەممەدم خەڵکی ڕۆژهەڵاتم هاتووم وێرە ئەشیای کەلتوری و دەستکردی خاتونە جوان و دەستڕەنگینەکانی ڕۆژهەڵات و تەواوی ئێران لەم فستیڤاڵە عەرزەکەم. سەرەتا من خۆم هیچ ئیشێکی دەستکرد ناکەم بەس ئەو خاتونە جوانانەی کە بێهاوژینن بێسەرپەرشتن یا و خاوتونانەی کە یارمەتی هاوژینەکان خۆیان نەدەن هاوسەرەکان خۆیان نەدەن و لە ماڵەوە شتی دەستکردی خۆیان چاکەکەن و من یێنم لەگرا عەرزیەکەم و بۆیان دەفرۆشم. من ئەو شتانەی کە کڕم جانتایە بازێ لە ئەشیای داروشتەکانە کڵاشە دەستکردە. دوای ئەوە زۆرترین شتێکە ئەی کڕم ئەو جێپەردانەتای کە بەدەست چاکیەکەن لە ماڵەوە زۆربەیان ینی ئەگەر بڵم لە 180 هەمووی دەستڕەنگینی خاتونە ئەو بیستەکەیشی ئیشی تۆزێک معمەل و ئیشی دەستی پیاوانیشم هێناوە هەر کامیان ئیشەکەیان جوان بۆ بەلام و هێنامە و لێرە دەیفرۆشم. لەخوا بە زیابێ زۆر حەزیان لێیە تۆزێ بەهۆی بێموچێ و بێمەعاشیەوە تۆزێک کزە بازار بەس ئەلحەمدولیلا زۆر حەزیان لێیە. عادەتەن ئیشی دەستکرد تۆزێ نرخی گرانترە و سعری لەسەرەوەیە هەوڵم داوە کە خێرێکی کەم خەمە سەر ئەشیاکان تا ئەوانیش بتوانن بیکڕن. عادەتەن هەمومان حەزمان لە ئیشی دەستکردە ئیشی دەستکرد هەم جوانترە هەم قایمترە هەم ڕێک و پێکتریشە لەبەر ئەوە زۆر پێشوازیەکەن خەڵکی باشوور هەمویان بە عام بێژین ئافرەت و پیا و جیاوازی نەبێت حەزیان لە ئیشی تەختەکانە خاتونەکان حەزیان لە جانتاکانە پیاوەکانیش حەزیان لە شتی دیکۆری و مەدالیا و شت ناو سیارەکان چونکە ئەوە شەمانە دەستکردن حەزیان لەوانەیە. هەوڵەدەم ئێستاش ئەو ژنانانەی کە لە ئێران یا خانوویەکی خۆیان ژوورێکیان کرۆ بە ژووری ئیشی خۆیان یا خۆت گەراجێک شوێنێکیان دابین کردووە 4-5 کەس پێکەوە بە یەکۆ ئیشەکەکەن هەواڵ بە منەدەن ئێژن ئەشیامان هەیە ئەچم سیریەکەم بە دڵم بوو ئەیکڕم و لێرە عەرزیەکەم. ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان دەست بێنە هەر کارێک دەستڕەنگین و جوان. منیش خۆم ئەزانم شت چاکەم بەس مەجالم نییە و واق بەڕاستی ئیشی دەستکرد ئیشێکی زۆر سەخت و ئەزیێتە. بەڕای من ئەو کەسێک کە خەریکی ئیشی دەستکردی خۆی و دەستڕەنگینی خۆیە پێی ئەڵێم دەستی خۆش بێت و بەردەوام بێت. ئەڵێم هەوڵ بن جوانتر و چاکتر و ڕێک و پێکتر ئیشەکان کەن کە خەڵکیش زۆرتر حەزی لێ بێت. ئەمە لە دارگوێز دروست کراوە ئیشێکی دەستکرد بە دەست چاک کراوە بۆ هەڵکۆڵینەکەی تەبعاً لە جیهاز بەکارهاتووە بەس ئیشێکی بەڕاستی عەزیەتە بۆ جێگەی شلە دۆ ماستاو هەرچی حەزت لێی بێ ئەمەیشمان هەیە هی بووکە جوانەکان ئیشی دەستکردە بە جوانی چاکراوە شتێکی زۆر جوان و ڕێک و پێکە. ئێمە لێرە ئەمە 4 قیاسمان هەیە قیاسە بچووکەکەی بۆ جێگەی شەکرە بێت قیاسە گەورەکە و ئەم مۆدێلیە بۆ جێگەی چیکلێت نوقڵە وردەکان بۆ ئەوانە بەکارێت ئەم قیاسیشمانە هێناوە بۆ جێگەی ئەکسسواراتیش بەکارێت. ئێستا ئێمە ئەم دوو شێوازەی مەساجمانەیە دەستیە بەڕاستی زۆر شتێکی چاکە بە هیچ جۆرێک ئەزیەت نایە پێویستیش ناکات زەخت کاتە سەری شتێکی زۆر جوانە بۆ مەساج ماسوورکەکان بە خێرایی بە خاویانەکاتەوە نایڵە ئەزیەتان پێ بگات.